سڵای خۆی گەورە لە هەمولایەک ئەگەر ڕۆژوو دەرمانێک بواە یاخود حەبێک بواە ئەو بە بڕای من گرانترین حەبوو دەرمانە بوو لە هەموو جیهانە. خۆشەویستان، لە ڤیدیۆ ئەمڕۆیە باسی هەندێک لە سوودەکانی ڕۆژووەکەم کە بە بڕای من هیچیان لە موعجیزە کەمتر نییە. زۆربەمان کاتێک بیر لە چاوریەکەینەوە یاخود بیر لە چاوری زیان بەخشەکەینەوە تەماشای ورگمانەکەین یاخود ئەو چاوری کە لەم شوێنەدا کۆبووەتەوە. هەرچەنە ئەوەش زیان بەخشە بەڵام هەرگیز بەراورد ناکرێ لەگەڵ جۆرە چاوریەکی ترە کە پێوترێت visceral fat یاخود ئەو چاوری کە لە نێوان ئەندامەکانی لاشەمانە کۆبێتەوە بە تایبەتی دڵ و جگەر و پەنکریاس. چاوریە کوشندەکە ئەم جۆرەیە وە کێشەکەشەوەیە زۆر کات بە چاو نابینرێت. کاتێک کە بەردەوامین لە خواردنی زیادە، ئەو خواردنە زیادەیە بە شێوەی چاوری لە ژێر پێستا کۆبێتەوە کەواتە ئەو چاوری ناوورگ هەمووی چاوری ژێر پێستە. ئەگەر هەر بەردەوام بووین لە زیادەڕەوی ئەوە بەرەبەرە شوێن نامێنێت و لاشەمان جۆرێکی تر لە چاوری دروستەکات کە ئەم جۆرە چاوریان لە نێوان ئەندامەکانایە. لەوانەیە بڵین جا چییە؟ چ جیاوازیەکیە؟ چاوری هەر چاوریە، بەڵام لە ڕاستیدا جیاوازیەکی زۆر گەورە هەیە لە نێوان ئەو چاوری کە لە ژێر پێستایە یاخود چاوری ورگ لەگەڵ ئەو چاوری کە لە نێوان ئەندامەکانی لاشەمانە هەیە. ئەم جۆرە چاوریە visceral fat لاشە وەکو نەخۆشیەک تەماشایەکات. ئەم جۆرە چاوریە خۆی وەکو ئەندامێک وایە، ئەندامێکی زۆر چالاک، بەڵام بەردەوام لاشەکە تووشی هەوکردنەکات و کاریگەریە کاتە سەر هەموو هۆرمۆن و کارەکانی ئەو لاشەیە. واتە بەردەوام خەریکی زیانگەیاندنە بە لاشەمان و تێکدانی کارە ئاڵۆز و گرنگەکانی ناو لاشەمان. ئەگەر بێت و بەردەوام بین و چارەسەری نەکەین ئەوە بێگومان هیچ ئایندەیەکی باش چاوەڕێی ئەو لاشەیە ناکات. کاتێک کە بەڕۆژووە بین سەرەتا لاشەمان ئەو شەکرەی کە لە ناو خوێندایە بەرەبەرە هەمووی سەرفەکات، چونکە شەکر ئاسانترین وزەیە بۆ سەرفکردن لە لاشەدا. لە پاش ئەوە هەندێک شەکری تر ماوە لە ناو ماسلوکەکانمانە و لە ناو هەندێک لە ئەندامەکانە لاشە ئەوانش سەرفەکە. ئەمجا لاشە بەرەبەرە دەسەکات بە بەکارهێنان و سووتانی ئەو چاوریە زیان بەخشەی بینی یاخود نێوان ئەندامەکان بۆی کە بیکات بە سەرچاوێکی وزە. واتە کاتێک کە زۆر برسیمانە و هەستەکەین لاشەمان خەریکاڵەی خودی خۆیە خواتەوە، هەل لە ڕاستیدا وایە لاشەمان ئەو خانە زیان بەخشانە ئەو چاورە زیان بەخشانە خوات و لە دەوری ئەندامەکانە لە ناو ئەندامەکانە نامێن و لاشەمان جارێکی تر گەنجە بێتەوە و کارەکانی بە دروستی کاتەوە. بۆیە زۆر گرنگە کە شەکر کەمکەینەوە بۆی کە خێراتر لاشەمان ئەو شەکری کە لە ناو خوێنایە سەرفی کات و دەستکات بە سووتانی ئەو چاوریە. وەکو بینیتان چەند سوودێکی گەورە و گرنگ بوو کە ئەو جۆرە چاوریە زیان بەخش و ترسناکە لە ناو لاشەمانە کەمکەینەوە یاخود نەیهێڵین. ئەمجا باسی سوودی دووەمیان بکەین کە بە بڕای من هیچی لە موعجیزە کەمتر نییە. کاتێک کە ئەوەستین لە خواردن بۆ ماوەیەکی تۆزێ دوور و درێژ، لاشەمان ئەچێتە ناو حاڵەتێکی ترەوە کە پێوترێت ئەتافەجی. ئەتافەجی واتە خۆ خواردنەوە. بۆ نمونە لاشەی مرۆڤ وەکو کارگەیەکی دروستکردنی خشت وهایە. ڕۆژانە لاشەمان بەردەوامە لە دروستکردنی ئەو خشتانە و ئەو خشتانە بەکارێنێت بۆ دروستکردنەوە و نۆژەنکردنەوەی هەموو لاشەکە. بەڵام کارگەکە بە جوانی کار ناکات. کارگەکە هەندێک لە خشتەکان بە جوانی دروست ناکات. کێشەیان تێدایە یاخود بە کەڵکی نۆژەنکردنەوە و بە کەڵکی بەکارهێنان نایەن. باوای دانین لە 10 دانە یاخود لە 100 دانەیە خشتێکیان خراپە. کێشەکە وەیە کە لاشە زۆر بەخاوی ئەو خشتە خراپانە ڕوات فڕێبدات و پاشی بکاتەوە. کاتێک کە کەڵەکە بن و زۆرە بن ئەبنە هۆی چەندین نەخۆشی خراپ و درێژخایانی وەکو شێرپەنجە و نەخۆشی شەکرە و لە بیرچوونەوە و چەندین نەخۆشی تر. کاتێک کە مرۆڤ بەڕۆژووە بێت لاشەکە وەکو بڵێ هەستەوەرێکی تێدایە وەکو گڵۆپێکی ناو ئۆتۆمبیل کاتێک کە بەنزینەکەی زۆر کەمە ئەو گڵۆپە هەڵەبێت لاشەش گڵۆپێکی وای تێدایە کە خۆراک کەمە یاخود کە خۆراک ئەوەسێت بۆ ماوەیەک ئەو گڵۆپە هەڵەبێت و لاشەکە ئەچێتە دۆخێکی ترەوە. لەم دۆخەدا لاشەکە زانێت کە خۆراک وەستاوە و کاتی قاتوقڕیە، بۆیە ئەڕوات و تەماشا ئەکات بزانێت ئایا هیچ خشتێکی شکاو هەیە، هیچ خشتێکی بێسوود هەیە کە بتوانێت جارێکی تر بەکاری بێنێتەوە دروستی کاتەوە بۆی کە خشتێکی پاکتر و جوانتر و بەهێستریشی لێ دروستکە. هەروەها ئەڕوات و کارگەی دروستکردنی خشتەکەش نۆژە نەکاتەوە، واتە زۆر باشتر لە جاران کارەکات و بەرهەمەکەشی زۆر پاکتر و جوانترە بێت.
ئەوە معجیزەی ئۆتۆفەجیە یاخود خۆخواردنەوە. هیچ دەرمانێک نییە لە جیهاندا کە بتوانێت ئەو کارە بکات. هیچ دەرمانێک نییە، ناتوانین هیچ دەرمانێک بکڕین کە بڕات ئەو کارە بکات. ئەو کارە گرنگە. ئەمجا ئەگەر دەرمانێکیش هەبێت بێجگەلەوەی کە زۆر گرانە بێت، بێگومان چەندین کاریگەری خراپی تریە بێت لەسەر لاشەکە. بەڵام ئەم ئۆتۆفەجیە، ئەم خۆخواردنەوەی هیچ زیانێکی نییە بۆ لاشەکە لە شتی باشە زیاتر. واتە ڕۆژوبوونەکە ئەو خۆخواردنەوەیە زۆر خێراترەکات. لاشە ئەڕوات وەگەڕێت بزانێت لەکوێدا خشتێکی خراپەیە، خشتێکی شکاوەیە، خشتێکی بێکەڵکەیە کە کۆبووەتەوە هەمووی جارێکتر کۆکاتەوە و ئەیکاتەوە بە خشتی زۆر پاکتر و بەسووتر و باشتر. وەگەرنیەکەی لەوەدایە مرۆڤ کە ئەچێتە تەمەنەوە ساڵ بە ساڵ ئەو خۆخواردنەوەیە، ئەو توانای سروشتی خۆخواردنەوەیە کەمتر و خاوترە بێتەوە. بۆیە ڕۆژوەکە یارمەتیدەرێکی یەکجار گەورەیە بۆی کە لاشە بە دروستی و بە جوانی کار بکات و ئەو شتە خراپانەی کە لە ناو لاشەدا کۆبوونەتەوە هەمووی سەرفکات و لە ناو لاشەدا دەریان بێنێت. یەکی تر لە سوودە هەرە گرنگەکانی ڕۆژوبوونەوەیە کە ڕێژەی ئەنسۆلین زۆر دابەزێنێت لە ناو لاشەدا. کاتێک کە بەردەوامین لە خواردن و زیادەڕەوی، بێگومان ڕێژەی ئەنسۆلینیش زۆرە لە ناو لاشەمانە. وەگەر ڕێژەی ئەنسۆلین هەراوا بەرز بێت، ئەوە بێگومان خانەکانی لاشە ڕۆژ بە ڕۆژ کەمتر بەگوێی ئەو ئەنسۆلینەکەن کە لە داتوە لە ڤیدیۆی ترا ئینشەڵڵا بە جوانی باسیەکەین. بەڵام هەرەو نەبزانە کە کاتێک خانەکان بەرگریان بۆ دروست بوو و گوێیان لە ئەنسۆلینەکە نەگر، ئەوە چەندین شتی خراپ ڕۆدات. بۆ نمونە مەترسی شێرپەنجە تا 12 هێندە زیاکات، نەخۆشی ئەلزایمەر 5 هێندە و مردن بەهۆی نەخۆشی دڵ و خوێنەوە نزیکەی 6 هێندە زیاکات. بەڕاستی چەندێک قسە بکەین ناتوانین باسی هەموو سوودەکان و گەورەی و گرنگی ڕۆژوو بکەین. ڕۆژوو نابێتە هۆی جێگرەوەی دکتۆر و خەستەخانە و کەسی شارەزا، بەڵام دەرمانێکی یەکجار گرنگ و گەورە و معجیزاسایە کە لاشەمان هەر پێویستی پێ بێت. هیوادارم سوودمەند بوو بن و هەمیشە لاشەیەکی ساغ و سەلامەتان هەبێت. بەم شێوازی نەکۆتایی ڤیدیۆ ئەمڕۆژ هەتا ڤیدیۆیەکی تر و بابەتێکی تر خواتان لەگەڵ.